لە ڕاستیا ئەوەی کە من لە مامۆستام بینیوە و ئەوەی کە لە دەروونمایە نامەوێ ناتوانم دەری بڕم. ڕووەکەمە بینەران و ئەڵێم بۆت بکەم باسی گەورە و سەروەرم، ناوی بە قیمەت وەکو گەوهرم، غەواسی دەریای بەحری مەعانی، شاگردی ئەوە شێخی ئەفغانی. حاجی بوو دەربان هەزار فەرەیدون، غەریب و ڕێبوار لە دەرگات کەوتون. مامۆستای مەشهور لە قەب مودەڕیس، ئەستێرەی گەشت بوو لە ئەعزای مەجلیس. سنووری بەزان بۆ تورک و عەرەب، بولبولی خۆشخوان لە کۆڕی ئەدەب. محەممەد عەبدا عەبدی بارەگات، چاوی لە تۆیە و غەریبی ڕێگات. بە ذیکر و تەقوا ئەخلاق و ئەدەب، شێخی ڕۆحی من شافعی مەذهب. بێکەس و عەشرەت بێلانە و غەریب، بەنەغمەی خۆشی وەکو عەندەلیب. هەر وەکو شەمعێک دایم دەسووتا، بە بۆنی خۆشی وەک مشی خەتا. تەئلیف و تەدریس هەر وەکو رازی، هەزاران ڕەحمەت خواد لێ بێ رازی. بۆ طیب و حکمەت وەک ئیبن سینا، بناغەی علم و تەدریست دانا. نیزامەددین و کەلیم ڕێزەخوانی تۆن، بەهار و گوڵزارت پەر لە عەتر و بۆن. ئیقبال نامەکەت ئیقباڵی بەختم، بەڵام وەفاتت دەردەکەی سەختم. ئیقبال نامەکەت ئیقباڵی بەختم، بەڵام وەفاتت دەردەکەی سەختم. دوو ڕشتەی تۆیە ڕشتەی ژیانم، بە قوربانت بێ ڕوح و ژیانم. چۆن لەبیرت کەم تۆ دەستت گرتم، بۆ ماڵ و مناڵ جێگەت بۆ گرتم. ئەو نامەی کەوا بۆ منت دەنووسی، بۆ دیونی دونیا وەک چارەنووسی. بوو بە چەتری سەر بۆ ماڵ و حاڵم، بۆ دین و دنیا ئێستاش بێ حاڵم. ئەو نامەی کەوا بۆ منت دەنووسی، بۆ دین و دنیا وەک چارەنووسی. بوو بە چەتری سەر بۆ ماڵ و حاڵم، ئێستاش بەبێ تۆ گەلێ بێ حاڵم. مەکتوباتەکەی ئەحمەدی کاشی، پێشکێشت کردین بە ڕۆحی پاچی. شەوی تاریکی ڕووناک کردەوە، داخ و حەسرەتی لەبیر بردەوە. نووشی خامەکەت کەوا دەخوێنێ، بۆ کورد و عەرەب جار جار دەنوێنێ. لەبیرم ناچێ وردی بەیانیان، عندنا سیرات عندنا میزان. سوورەتی ئیخلاس بە فاتیحاوە، بۆ تۆی ئەنێرم دەم بە دوعاوە. ئەتۆی غەمخۆری خاچی وڵاتم، ئەتۆی گەورەی کورد شار و دێهاتم. ئێستاش میوانی وا لە گەیلانی، ڕوحم لەلاتە خودا دەیزانی. ناوی مەحوی و نالی و مەحویر زیندوو کردەوە، گرەی مەعانی دیگوشار کردەوە. ئاگا بەڕاز و نیازی مەولەوی، شارحی قەول و قالی دەهلەوی. یادی مەردانە، هەزار ئافرین چەند و چەندانە. پێشکێشت کردین کارخانەی قەندی، بە ئەسڵ و نەسەب ساداتی نەقشی. پێشکێشت کردین کارخانەی قەندی، بە ئەسڵ و نەسەب ساداتی نەقشی. شەرحی مطەوەل شەرحی مختصەر خودا دەیزانی، تۆ زاناتری لە تەفتازانی. تەصریفی مەشهور مەلای قزڵجی، جوانت شەرح کرد شەرحی برنجی. وەزن و قافیەکەت لە قەبد نالی، هاوشانە لەگەڵ شێخەکەی جامی. ئەمزانی مەستی بەزمی حوزوری، شەراب نۆشەکەی کاتی زەروری. ئەمزانی مەستی بەزمی حوزوری، شەراب نۆشەکەی کاتی زەروری. دەمزانی بەدڵ تۆ ئاگاداری، لەگەڵ شەشۆیی کاتی بێزاری. دەمزانی لەگەڵ دەستەی قودسیان، ئەتۆ هاوڕازی دەست لە دەستیان. ئەمزانی مەستی ڕۆژی ئەلەستی، جامی بادەکەت جامی بادەی حەق گرتت بەدەستی. بەهار و گوڵزارت بەهاری هێنا، بۆ نەخۆشەکەی گوڵاوی هێنا. کردت بە باخ و گوڵزار، گوڵچینێک بکەم لە فەسڵی بەهار. قوربانی تۆ بم حەزرەتی نامی، شاگردی تۆیە شێخەکەی جامی. ناوت زیندووە تا ئاخر زەمان، لە ڕۆم و عەجەم تا خاچی ئەفغان. تەفسیری نامی گژراز و نیازم، هەتاکو ماوم بە تۆ دەنازم.
من میوانی تۆم وردی زمانم بە باوکی علم و ڕۆحیت دەزانم تۆ لە غەریبی دڵت دامەوە فەزڵ و چاکەی تۆ وا بەلامەوە چۆڵە مەجلیسی علم و عیرفانت کۆڕی تەدریس و بەزمی جارانت چێ لە جێگەی تۆ ببێ بە مفتی ببڕێنە شێو و هەوراز و سەختی چێ بێ لە دوای تۆ حاشەی عەبادی تەقریر و شەرحی بکا بە شادی ئەتۆ نەمردووی هەرگیز نامرێ شەشۆیی بە گیان لە دەورت مرێ